هەندەرانی هەڵبژاردەی پۆڵەنداش پێیان وایە خۆشترین یاریان بەرامبەر سعودیە بوو و هەندەرانی سعودیەش نیگەرانن لە ئەنجام یاریەکە. یاریەکی ناوازە بوو، یاریەکە بەرامبەر تیپێکی بەهێز بوو. یاریزانەکان باشترین یاریان لە جامی جیهانی ئەنجامدا. ڕکابەریەکانی ئەم گروپە زۆر بەهێز بوویەوە. خۆشترین یاری بوو بینی بێتم لەم پاڵەوانتیە بە چاوەکانی خۆم. پۆڵەند یاریەکی باشتری کرد، هەر بۆیە سەرکەوتنی تۆمار کرد. لیڤاندۆڤسکی بە تۆمارکردنی گۆڵ هەموو شتێکی یەکلا کردەوە. سعودیا دوای بردنەوەی لە ئەرژەنتین بۆ ئەم یاریە هات. هەستی کرد یاریەکی ئاسانە، بەڵام وا دەرنەچوو. زۆر ئاڵۆز بوو. هیوامان بە یاری مەکسیکە بتوانین شتێک بکەین. زۆر دڵتەنگم، یاریەکی باشمان کرد بەبێ گۆڵ. ئینشاڵڵا یاری داهاتوو براوە دەبین تا بگەین بە قۆناغی 16. بەڵام دەڵێم سوپاس بۆ یاریزانەکان بەرامبەر ئەم ئاستە بەرزەی نیشانیاندا.